بەڵێ بێگومان دکتۆر یورس بەرزنجیمان لەگەڵەکە مامۆستای زانکۆی ڕواخۆشی بەشداربووکی ئەم کۆنفرانسە و لە شاری هەولێرەوە لەگەڵمانە و زانیاری زیاتر لە وەردەگرین. دکتۆر سڵاو لەبێ بەیانیت باش سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم تێبینیت چی بوو لەسەر ئەم بابەتەی کە پێشکەشمان کرد دواتر باسێکمان لە کۆنفرانسە بۆ بکە. بەیانیتان باش سپاس بۆ بەڕێستان سپاستان دەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە لە پرسیارەکەی جەنابتان دەست پێ بکەم دەستان خۆش بێ وەڵایی راپۆرتەکەتانیشتان وە ئێمە نێشتەوە زۆربەی بوارەکانی گۆڕانی کەش و هەواتان باس کرد گۆڕانی ئاو هەوایان کەش و هەوا و دووزاراوە یاردووکی بەکار دێ بەڵامەکو جەنابیش ئاماژەت پێدادانێکیان بۆ کاتێکی کەم و کورتە ئەوەی تریشیان بۆ کاتێکی درێژخایەنە سەبات بە راپۆرتەکەتان تێر و تەسەل بوو سەرجەم بوارەکانی گۆڕانکاری ئاو هەوا لە کارلێکی لەسەر کشت و کاڵ لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمی جیهان لەسەر بواری بەرهەمهێنان لەسەر تەندروستی مرۆڤ لەسەر بوارەکانی تر هەمووتان لە راپۆرتەکە ئاماژە پێدا. طبعا ئەم کۆنفرانسە یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی سەلاحەدینە کە ئەنجامێدا لەسەر گۆڕانی ئاو هەوا ئاڵنگارەکان و چارەسەرەکان کە لە ڕۆژانی 8 و 9 ئەم مانگە لە هەولێری پایتەخت بەڕێوە چوو و تیایدا نوێنەرانی 14 وڵات لەگەڵ هەرێمی کوردستانە هەماهەنگ بوون 163 توێژەر لەو 14 وڵاتە لە کۆی 29 زانکۆی جیاواز کە 17 زانکۆیان زانکۆی کوردستانی و عراقی بوون و 12 زانکۆشیان زانکۆی هەرێمی و گیانی لەگەڵمانە بەشدار بوون بە 54 توێژینەوە. ئەڵبەتە ژمارەیەکی زیاتر لە توێژینەوە پێشکەش بە کۆنفرانسەکەمان کرابوو کە 73 توێژینەوە بوون لەو 73 توێژینەوەیە 54یان لەلایەن لێژنەی زانستی تایبەتمەندەوە لە بوارە جیاجیەکانی کەش و هەوا پەسەند کران و دوێنێ و پێرە لەو دوو ڕۆژە زانستیە توانرا گەنگەشی ئەو توێژینەوانە بکرێت و شرۆفەیەکی زانستی و ئەکادیمیان بۆ بکرێت بۆی بتوانین لە بوارە جیاجیەکانی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاو و هەوا سوودی لێوەرگرین. بەڵێ دکتۆر وەک خۆشت ئاماژت پێە ئەمە یەکەمین کۆنفرانسی لەو جۆرێکە لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێر بەڕێوە ئەچێت تا چەند گرنگە کۆنفرانسی تایبەت بە گۆڕانی کەش و هەوا لە ناوەندە ئاکادیمیەکان یاخود لە زانکۆکانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت؟ بە تاکید ینی ئێمە دوێنێ لە کۆتایی کۆنفرانس ئاماژەمان بە چەندین خاڵداوەکو پێشنیار بۆ حکوومەت و ناوەندە ئاکادیمیەکانی کە لە پێشنیارەکەمانەوەیە کە ئەم کۆنفرانسە بە شێوەی دەوری بێ 2 ساڵ جارێکم کۆنفرانسە لە زانکۆی سەلاحەدین بەڕێوە بچێ بۆ ئەوەی ئامادەکاری باشی بۆ بکرێت چونکە خۆتان دەزانن لە کۆبینەوەی پاریسی 2015ەوە پێوترێ کۆ21 سەرجەم وڵاتانی جیهان کۆکن لەسەر ئەوەی کە بۆ ساڵی 2045 پلەی گەرمی گۆی زەوی دەبێت 1.5 پلەی سیلیزی دابەزێنرێت. ئەنجامی ئەو بەرزبوونەوەی پلەی گەرمی وای کردووە کە ئێمە ڕێژەی دابارین بانۆک و پێویست نەبێ یان لە کاتی خۆیان نەبێ یان لە هەنێ شوێن ئاستی دەریاکان بەرز بێتەوە لافاو دروست بێت کارەساتی سروشتی لەسەرا بێت ئەمە هەمووی دەرەنجامی کاری مرۆڤە لەسەر زەوی کە دەیکا وەکو لە راپۆرتەکەی جەنابتان ئاماژەتان پێکرد ینی زۆری کارگەکان بۆ نمونە ئێمە باسی بەرگە هەوا بکەین کاربۆن و میثان دوانۆکسیدی کاربۆن و میثان تقریبا لە سەدا کەمترە 0.9 لە سەدا ڕێژەکەی بۆ لەم ڕێژەیە بەرز بۆتەوە یەکێک لە هۆکارەکان زیادبوونی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆنە لە ڕێگەی کارگەکان و سیارەکان یان دروستکردنی سەمادی کیمیاوی بۆ کشتتوکاڵ بۆ بوارەکانی تر دروستکردنی پلاستیک بەکارهێنانی زۆری سیارە و ئامێرەکانی تر کە ئەمە هەمووی کارلێکی دەبێت لەوەی کە ژمارە لە 174 دوانکسیدی کاربۆن لە ڕێگەی ئەمانەوە دێتە ناو بەرگە هەوا و ئەو ڕێژەی زیاد کردووە وای کردووە پێوترێ بە زاراوەکەی احتیباسی حراری ینی کەواتە گەرما لە بۆی زەوی تارگێتە. بەڵێ دکتۆر ببوورەکەواتە پێ دوای ئەو گۆڕانکاریانی کە لە کەش و هەوادا ڕوویداوە دەستکردی مرۆڤن یاخود لە سروشتی خۆی بۆی ئەو گۆڕانی ئەو گازە و یاخود گۆڕانی کەش و هەوای سروشتی خۆیەوە ڕوویداوە یاخود هەردووکیان پێکەوە خۆی هەردووکیان پێکەوەیە هەندێک شتێ مەسەلەن تۆ تیشکە گەردونیەکان دشکە گردونیەکان خۆ بەدەست ئێمە نییە کە بەرزەوی دەگرێت بەڵام بەشی زۆری بەڕاستی بەشی زۆری دەرەنجامی کاری مرۆڤ خۆیەتی
لە ئەوەی کە ژماری مرۆڤ لەسەر گۆی زەوی بەرەو زۆرتر دەڕوا پێویستیەکانی بەرەو زیاتر دەڕوا بەکارهێنانی یان دەرهێنانی ئەو کەرەستانی کە پێویستە بۆ پیشەسازیەکان زیاتر بەکارهێنێ سەر زەوی چۆن مرۆڤ سیەکانی هەیە بۆ ئەوەی هەناسەی پێبا و گۆڕانکاری لە بینی ئۆکسجین و دوانۆکسیدی کاربۆنا بکە گۆی سەر زەویش سیەکیە کە پێوەش دارستانەکانن ئەگەر جەنابتان دیقەت بن بۆ بەکارهێنانی دارستانەکان بۆ پیشە سیازە جیاجیاکان چی لە دروستکردنی وەرەقەیەک بێتە تاوەکو کەلوپەلی ناوماڵ و بۆ هەموو بوارەکانی پیشەسازی دەبڕێنەوە بە ڕێژەیەکی زۆر کەواتە ئەو شوێنانی کە ئەسڵان بەخۆی سەوزاییە وردەوەدە دەبێت بە جێگەی جێنشین بۆ مرۆڤ ئەمانەی کێکن لەو فاکتەرانی کەوای کردووە کە بەڕاستی گۆڕانی ئاو هەوا لە سەرزەویە بەشێکی زۆری دەرەنجامی کاری مرۆڤە. باشە دکتۆر یوسف با بگەڕێنەوە بۆ کار و چالاکیەکانی کۆنفرانس دەرەنجام و ڕاستپاردەی کۆنفرانسەکە چیە ئەگەر بۆمان باس پێی بە کورتی هەروە ئەو ڕاستپاردەیە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە چونکە وەک بەڕێستان ئاگادارن گۆڕانی کەشوەوە کاریگەری بۆ سەر سروشت هەیە بۆ سەر کشتتوکاڵ هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ هەیە ئایا ئەم سێکتەرانە یاخود ئەم لایەنە پەیوەندیدارانە لەو ڕاستپاردەی ئاگادار کراونەتەوە ڕاستپاردەی کۆنفرانس مەبەستم بەڵێ بەنسبەت بەرنامەی کۆنفرانسەکە 2 ڕۆژ بوو پێکهاتبوون جگە لەو 54 توێژینەوەیە پێکهاتبوون لە چەندین پانێڵی زانستی یا گفتوگۆی زانستی و 6 قسەکەری سەرەکیمان هەبوون لە قسەکەرە سەرەکیەکانێکیان بەڕێز بێگەر تاالبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی هەرێمی کوردستان بوون کە ئاماژەی بە کۆمەڵی خاڵی باشدا هەندێک خاڵی تیابوون بەڕاستی جێ دڵخۆشکەریە کۆمەڵی پرۆژەی باش لە هەرێمی کوردستان وکو بەنداوەکان کە باسییان لێوە کرد هەندێک پرۆژەی تێر لە بواری کشتتوکاڵ و بەرە پێشچوونی کشتتوکاڵ و کردنەوەی جینبانک بۆ ڕووەکی و کۆمەڵی خاڵی تر کە جێگەی دڵخۆشن بە دڵخۆشیە کە ئێمە بەرەو ئەوانەمی هەنگاون بۆ ڕوبڕونەوەی ئەم کێشە جیهانیە کە یەقی مرۆڤایەتی کردوێتەوە لە قسەکەرەکانی تریش بەیان خان وەکو نووسنگەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ دۆسی کلایمت چێنج باسی کۆمەڵی خاڵیان کرد دواتریش مامۆستا عەبدوڕەحمان ستیق وەکو سەرۆکی پێشووی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە کۆمەڵی خاڵی باشی خستە ڕوو تامان خاڵە ئیجابیەکانیان باس کرد و خاڵ نەرێنەکان و داواکاریەکانیشیان باس کرد بە وجودی قۆنسڵگەریەکانی تەهژدە وڵات کە لەوێ بوون نوێنەری ڕێکخراوەکان نێودەوڵەتەکان و ناوخۆیەکان و زانکۆکانی دەرەوە ناوەوە دواتر پانێڵەکان لە خەڵکانی ناوە و دەرەوە خەڵکی ئەکادیمیستی خەڵکی لە ئۆرگانە جیاوازەکان شرۆفی ئەو بابەتانە کران کە کێشەکان چی و چۆن چارەسەر بکرێن باشە ئەوە ڕۆژی یەکەم 3 پانێڵ بڕێ و ڕۆژی دووەمیش بە هەمان شێوە قسەکەری سەرەکیمان هەبوو لە دەرەوەی وڵات کە بەشدار بوون لە زانکۆی علوم و تەکنۆلۆجیا لە دەرەوەی وڵات بە ئۆنلاین لە بریتانیا لەگەڵمان نبوون بۆ ئەوەی کە باش لە کێشەکانی گۆڕانی ئاو هەوا بکرێت و توێژینەوەکانش هەمویان لە هۆڵی جیاوازە لە 5 هۆڵی جیاواز لە سنتەری ڕۆشنبیری و ئەکادیمی زانکۆی سەلاحەدین بە ئامادە بوون بڕێکی باش لە ئەکادیمیستانی ناوخۆ دەرەوە بە ئامادە بوون هەمووی شرۆفەکران ئێستا ئێمە دوێنێ سەعات 5 ئێوارە تەواو بووین بەڵێ ئەو بابەتانی کە شرۆفە کراون هەمووی خراوەتە نێوان دووتێی نووسینەوە و ئێمە لەگەڵ هەموو ئەو پێداویستیانە یاسایانی کە لێمان داواکراوە ئاراستەی سەر و خۆمان لە زانکۆ و وەزارەتی خوێندنی باڵاکەین بۆی ئاراستەی شوێنە تایبەتەکانی تر بکرێت لەوانە پێشنیاری زۆر باش کراون ئەو پێشنیارانەش دەرەنجامی ئەو توێژینەوارم کە کرابوون و لە ئایندەیەکی نزیکە هەمووی دەخرێتە ڕوو ئینشاڵڵا بۆ دەستگاکانی ڕاگەیاندنی. بەڵێ ئێمەش بەیوین دکتۆر یوسف لە پانێڵەکاندا یاخود لەو توێژینەوانەی کە لە ماوەی کۆنفرانس کراوە تا چەند باز لە گرنگی ئەوە کراوە کە هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە لە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا باز لەم بابەتە گرنگە کراوە خاڵێکی زۆر گرنگ بوو دەستی خۆ بۆ پرسیارەکەت ینی ئاماژەی زۆر باش کرا بۆ نمونە ئەکێ لە توێژەرەکان باسی وەرەقەی کردووە وەرەقەیەکی ئەیفۆر ئەمە وەرەقەیەکی ئاومان هەبێ مەسەلەن ئەو وەرەقەیە ئیستا ئێمە کە شتێک باسەکەین نرخی چەنە لە ڕاستیە لەسەر ئاستی جیهانی ئیستا شتەکان شتێک پێیا بووە پێوترێ نرخی ئاوی ینی وەتەر ڤالیو ئەمە چەند ئاوی تێچی یەک وەرەقی ئاوا ئەکێ لە توێژەرەکان ئاماژەی پێکرد لەوێ یەک وەرەقی وا وەکو ئەم وەرەقەیە 3 لتر و نیو ئاوی تێچێ 3 لتر و نیو ئاوی تێچێت لەبەرەوە کە من وەرەقەیەکم پێویست نەبوو لە ئاسی ڕۆشنبیری باز دەکەم
کە پێویستم نەبوو بەکاری بێنم با بەکاری نێنم ئەگەر دەکرا ڕوویەکم بەکاری نابە با ڕۆکەتیشی بەکاری بێنم ئەوجا دوایی من بێم فڕێم یا بەکاری نێنم چونکە 3 لتر و ئاوی تێچووە 3 لتر و ئاوەگەر حسابیکە تەمانەمە لە ڕۆکەوە دێ لەو ڕۆژێک کە ڕۆکە بێ هەتاوەکو پیشە سازەکانی تر کیلۆیەک گەنم کە باس کرا لە توێژەرەکان کیلۆیەک نزیکی 500 بۆ 600 لتر ئاوی دەبێ لەبەرەوە کە جەنانی ئێمە هەمومان کە پارچێک نانەخۆین ئەگەر ئەزانی نایخۆین با پیسی نەکەین با فڕینە دێن ئاگامان لێبێ چونکە نرخی ئاوەکە یەجگار زۆرە پلاستیک فڕدانی پلاستیک هەروای ئاوەک دەخۆیتەوە فڕێتی دەسەر جادایان دەچی بۆ سەیرانگا لە بندارێکی دادبەڕوویەکە تەوان باسی دادبەڕوو کرا دادبەڕوو یەکێ لە توێژەرە بەڕێزانەی لە زانکۆی ئەمریکی سلێمانی لەگەڵمانە بەشدار بۆ ئاماژەی بەوەی کرد کە شای دارەکانە لە کوردستانە دارەکان و هەموو سەوزایی کوردستان چۆن بڵین وەحی لە دادبەڕووە بین لەبەرەوە کە تۆ ئەو پلاستیکە فڕە دەدەی ئەو پلاستیکە ئەمانیکە ئاوی تا دەخورێتەوە دۆستی ژینگە نییە تقریبا 150 بۆ 200 ساڵ لەوانەیە زیاتریشی پێویست بێتەوە کوشی بێتەوە کۆمەڵێ زەرەرمان پێدەگەێنێت لەبەرەوە وا بەکارهێنانی ئاو وانەیەکێ لە کێشەکان ئێمە لەوانەیە کێشی سەرچاوەکانی ئاومان نەبێ بەڵێ دکتۆر ببوورە کاتی بەرنامەکەمان زۆر کە ماوە بەڵام زۆر بۆم گرنگە ئەوە بپرسم بەڕێستان ئاماژەتان بەوەدا کە وڵاتانی تریش بەشداریم کۆنفرانسیان کردو و بێگومان توێژینەوەیان کردووە تا چەند توانیوتانە سوود لە توێژینەوەکانی وڵاتانی تر ببینن بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکانی کەشوهەوا و ئایا ئەم توێژینەوانەی کە کراوە ئەوانەی گوڵبژێرتان کردو و هەڵتان بژاردووە تا چەند دەتوانن هاوکاری حکوومەت بن بۆ چارەسەرکردنی کێشەکانی گۆڕانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و هەروە لە عێراق بەڵێ یەک لە توێژینەوەکان کە خۆم لەگەڵیان هابەش بووین لەگەڵ زانکۆکانی ئوردن و ئیمارات ئەوەیە کە ئێمە بۆ هێڵێکمان دۆزیوەتەوە ئەو بۆ هێڵە لە ناو مەڕا هەیە دەبعاان کە کەش و هەوا دەگۆڕێ تەسیل لە بوونی ئالی کۆوانە بوو بوونەوەران دەکات کێ لە ئیشەکانی گۆڕانی ئەو هەوا بایۆدایڤرسیتیمان بۆ تێکەدا تەنەوەعی ئاژەڵیمان بۆ تێکەدا کە جەنابیشتانە راپۆرتەکەی شارتان پێکرد ئەو بۆ هێڵە هەر ئاژەڵێک هەی بێت بۆی ئێمە کە کەشوها گۆڕانکاری بەسەرات بەرهەم کەمە بێ ژمارەی ئاژەڵ کەمە بێ ینی شیر کەمە بێ ینی گۆشت کەمە بێ کە ئەمە دوو مەحسوڵی استراتیژین دوو خۆراکی استراتیژین بۆ مرۆڤ هاتوین توانیمانە بۆ هەڵێ بدۆزینەوە لەو ئاژەڵا ئەو بۆ هێڵە هەبێ لە باتی بەرخێکی بێ 100 دوو بەرخی دەبێ ئەمە توێژینەوەیەکی هاوبەشی ئێمە ئەوانەوە یەکێک لە چالێنجەکان و یەکێک لە سوودەکان کە بتوانین لەو بوارانە کە بیکەین لە توێژەرانی دەرەوە کە بەڕاستی یەکێ لە پێشنیارەکانیان دانانی جینبانک بوو جینبانک و داتابیس یعنی ئێمە لەو کوردستانە ئیشی زۆر دەکرێت لە عێراقا ئیشی زۆر دەکرێت تایبەت لە کوردستانە بەڵام ئیشەکانمان داتاکان دەستمان ناکەوێت کە داتاشن نەبوو تۆ ناتوانی بێ فەرەزیەیەکی زانستیدانی بۆ ئەوەی کێشەیەک بڵێ ئەبە زانستی ئاوا بۆ عیلاجە زانستیەکەیەتی کەواتە دانانی داتابیس بۆ حکوومەت لە هەموو بوارەکانە زۆر گرنگە مەسەلەن ئێمە چەند ئاو بەکاردێنین ئاوەکە چەندمان بۆ دێت چەند دەڕوا بۆ نمونە چەند تەماتە بەرهەم دێنین چەند بەکار هاتووە چەند بەکار نهاتووە بوارەکانی تر هەمووی بکرێ بە داتا بۆی توێژەران بتوانن لەسەر ئاستی ناوخۆی و جیانی کاری لەسەر بکەن ئەمە یەک دوو دانانی جینبانک ینی بانکی جینات نەک بانکی پارە بانکی جینات بۆ ئەوەی بنەتۆوەکان ئێمە دەزانین بەرەو ئاڵنگاری دەڕۆین یەکێ لە سێکتەرە گرنگەکان بەنسبەت مرۆڤەوە تەندروستی خۆراکە طبعا ینی جسمێکی تەندروست لە خۆراکێکی تەندروستەوە دێ خۆراکی پێویستیشی پێبێت ئەو خۆراکە هەمووی بنەتۆی هەیە ئەو ئەو شتانە دەبێ هەڵگیرێن لە شوێنێکە دانرێن کە ئەو شوێنی تایبەتە و دیراسی لەسەر بکرێت و لەو جینبانکە میشە دەکرێت و پرۆژەشە ئەو جینبانکە پرۆژەیەکی گشتگیرە بۆ ئەوی بتوانین مەسەلەن تۆی وا بەرهەم بێت کە بەرگری هەبێ بۆ سوێری بەرگری هەبێ بۆ کەم ئاوی بەرگری هەبێ بۆ زۆر بوارەکانی تر ئاژەڵەکان بەرگریان هەبێ بۆ نەخۆشیەکان چکە کە کلایمیت چێنج و ڕێژەی گەرما زۆر بی و ئەوانە دەبێت نەخۆشی زۆرە بێ مەناعەدا بەزی ئەو کاتە بەردەستبوونی خۆراک زۆر مشکلەیە بێ و ئاسایشی خۆراک و ئاسایشی نەتەوەییمان و تەندروستی مرۆڤیش ئەکەوێتە سەنگی مەحەکەوە. بەڵێ دکتۆر دەست خۆش سپاس بۆ تۆ بێگومان ئەم بابەتە قسە و باسی زۆر هەڵدەگرێت ئومێ دەکەین لەم جۆرە کۆنفرانسە هەموو ساڵێک بکرێت و بۆ ئەوەی بتوانێت هۆشیاری بدرێت بە هاوڵاتیان و هەروە ژینگەکەشمان بتوانین دکتۆر سەرکەوتوو بنوەکە میشە. بەڵێ سپاس بۆ دکتۆر.
دکتۆر یونس بەرزنجیکە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بۆ مامۆستای زانکۆڕوا پەشداربووی کۆنفرانس ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ئاکەم سەرجەم بڕگە و بابەتەکانمان پێشکەش کردن هاوکارانمان لە ستودیۆ لە کۆنتڕۆل بەڵێ تا ڕۆژێکی تر هەر تەندروست باش بن ماڵتان ئاوەدان ڕۆژتان ئارام بێ.